ئەمڕۆ پێنجی مانگی 6 یا پێنجی مانگی جوون وەک ڕۆژی ژینگە دەستنیشان کراوە بابەتێکە زۆر زۆر گرنگە لە ئێستاە جاران ئەگەر وایەت بەداخەوە ئەم باوەڕە هەبوو کە زۆر جار باسی ژینگاکرا پاڵمان لێدایەوە ئەمانوت ژینگەی ئێمە لەخوا بە زیابێ پاک و خاوێ نەکاتە ئەو خەمە هێشتا بەرەکی ئێمە نەگرێتەوە بەڵام هەر ئەم کەشوهەوە ئەم گۆڕانکاریانە بەسەر کەشوهەوایە هاتووە ئەو خۆڵبارینە کە بەداخەوە زۆرێک لە ڕۆژانی ڕابردوو بەرۆکمانی گرت لە کوردستانی ئازیز پێی ڕاگەیاندین کە بابەتی ژینگە بابەتێکە پێوەستە بە زەویەوە کاتە تۆ هەل لە ناوچەیەکی شابیت ئەم بابەتە پەیوەندی بە ژیانتەوە هەیە کاتە لەسەر ئەم بابەتە هاتوێن کاتە چی بکەین بۆ پاراستنی ژینگە هەل لە کوردستانی خۆمان دەکرێت چی بکرێت بۆ پاکڕاگررتنی و لە ئێستا لە ئاستی نەودەوڵەتیدا هەوڵەکان چی هەیە ئەبێ چی بکرێت بۆ ئەوەی کە ئەوە نەئیتر ئەم بابەتە نەبێ بەخەم لەسەر ئەم بابەت هاتوێن بە میواندارەتی زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتور یاسین ئەحمەد حەمامین کە بە ڕێزان پسپۆڕی سەرچاوەکانی ئاو و ژینگەن دکتور یاسین سلااو لێ زۆر زۆر بەخێر بێت دکتور ڕۆژێک دەستنیشان کراوە بۆ بابەتی ژینگە لە 1970ەوە ئەوە ماوەی چەندین ساڵە ئەم بابەتە هەر باسی لێ ئەکرێت و بە بابەتێکی زۆر زۆر گرنگیش زانراوە کە قسەی لێسەر ئەکرێت جا پێم خۆشە جەنابەت بە زمانێکی سادە و ساکار باسی ئەوەمان بۆ بکەیت ئەگەر هەر یەکەمان لەسەر بابەتی ژینگە هۆشیاری هەبێت زانیاری هەبێت ئەمە چ کاریگەریەک و چ گرنگیەکی هەیە بڵێ سەرەتا زۆر سپاس بۆ ئەم میوانداریە زۆر سپاس هەڵبەتە ڕۆژی جیهانی ژینگە هەموو ساڵێک لە 5 حوزەیران یاد دەکرێتەوە سەرەتا لە ساڵی 1970 لە سوید دەستی پێکرد و ئەم ساڵیش بە پاش تێپەڕبوونی 50 ساڵ بەسەر ئەو با بڵین دەستپێکەیە دیسانەوە چۆتەوە سوید و هەمان با بڵین ڕۆژ هەمان مەبەست بەڵام کێشەکان لێرە با بڵین قورستر بووە قوڵتر بۆتەوە و کێشەکان خۆی لە سێ تەوەرە ئەبینێتەوە بەڕاستی یەکەمیان گۆڕانی کەش و هەوا کە نەتیجەی گەرمبوونی گۆی زەویە دووەمیان با بڵین لە ناوچوونی زیندەوەرانە بایۆدایڤەرسیتی نەماوە با بڵین یا بایۆدایڤەرسیتی لۆسی پێوترێ و سێمیان پیسبوون و با بڵین خاشاک و باش چارەسەر نەکردنی خاشاک کە پێی با بڵین پێوترێ پۆلیوشن ئەند وەیست بڵێ ئێمە خاشاکی هەڵبەتە ڕقمان هەیە لە ناو شارەکانە وەیستی تریشمان هەیە وەکو با بڵین وەیستی مەجاریمان هەیە وەیستی سەناعیمان هەیە حتا بیناکردنیەک تۆ وەیستت هەیە ئەبێ ئەمانە هەمووی تەعاملی لەگەڵا بکرێ ئەبێ هەمووی بە ئینگلیزیڵێم مەنەجمنتی بۆ بکرێ لە کوردی ئاڵین بەڕێوەبردن بەڕاستی بەڕێوەبردن با بڵین پڕ بە پێستینەکە نییە بەداخەوە ئەو وشانە ئێمە تۆزێک دواکەین لەو ئەبدەیتانە جا ئێمە ئەم سێ کێشەیەمان با بڵین بۆ تەحدید کراوە لەم ساڵە و بە جددی ئەبێ ئیشی لەسەر بکرێ بەڕاستی ئێمە بە ئینگلیزیڵی کۆنسیکوێنسەکانی با بڵین نەتیجەکانی گۆڕانی کەش و هەوا یا گەرمبوونی گۆی زەوی بۆ نمونە بەسیترینیان ئەو خۆڵبارینەیە کە لێرە ڕوئەیە نییە کە بە دەگمەن لە ساڵەکانی با بڵین پێشترا لەوانەیە لە ساڵێکا جارێک بە دوسێ ساڵ جارێک حاڵەتێکی وا ڕوویاوە بەڵام ئێستا دووبارە ئەبێتەوە بۆچی لەبەرەوەی کەش و هەوا گۆڕاوە کەش و هەوا چییە؟ ئەلبەتە کۆکراوەی 30 ساڵی کەش و شینیش جێگەیەک بە کۆکراوەی و با بڵین ئەڤرجی ئەوە بەلای کەمەوە 30 ساڵ ئەو ساتووە توانی دیفاینی با بڵین تعریفی کەش و هەوای شوێنێ بکەی بڵێ بەو جۆرەیە ئێمە کەش و هەوای ئێمە خۆڵی تیانە بوو وانە ئێستا بۆچی لەبەر ئەوەی سیستمەکە سەر لەبەری گۆڕاوە ئێمە کە گەرمبوونی گۆی زەوی ڕوویە وتمان کلایمێت چێنج ڕوئەیە ئەگەر زیندەوەرەکان نەمان ئەوسا ئەو حەلقەی با بڵین پەیوەندیە کە ژینگە بۆ خۆی باڵانسێک وەرەگرێ سەدەها ساڵ هەزارەها ساڵە ئەم ژینگەیە باڵانسێکی وەرگرتووە عەلاقە لە بینی زیندەوەرەکانە و با بڵین ژینگە فیزیاویەکەش چکە ژینگە ئەگەر تعریفی بکەیت ئەگەر پێناسەی بکەیت هەموو ئەو شتانەی دەوروبەرمانە لەگەڵ زیندوەکانیشە بەڕاستی عەلاقە ینی چۆنڵی کارلێکردن من چۆن ئەوە ئەەکەم کارێکێکەکەم لەگەڵ ژینگەکە ژینگەکە چۆن کارلێکێکەکە لەگەڵ من کاتامە هەمووی پێویستە بۆ ئەوەی کە ئەو بڵێ بازنەی ژیانە بەردەوام بڵێ ئێمە ئیجراعاتەکان یا با بڵین چی بکەین بەڕاستی
تەمان ئەمە هینێکی زۆر حتا ئەڵێن ڕێت کۆد یا کۆد ڕێت لە هینەکە با بڵین ئینزاری سوور بەوە هین بوون کۆتاییان بە بابڵین دانیشتنەکە هینەکەی ناوە ئەمەی ئەمساڵ کە شتەکان چیتر تەحمل ناکرێ ئەبێ ئیجراعات بکرێت ئەبێ با بڵین ئەوە بکرێت خۆشبەختانە ئێمە خۆمان وەکو با بڵین یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکردەکانمان بانگەوازیشی وایان کرد هەتا لە دیداری یەکێتی و لە با بڵین کە قوبات کاک بافڵ بە دوای ئەوە هەڵمەتی چانی با بڵین ملیۆنێک نەمام یعنی ئەمانە بەسەراحەت ئیشێکی باشە دەستپێکێکی باشە ئێمە ئیشەکەمان گشتگیرە ئەبێ هەر لە حکوومەتەوە هەر لە ڕێکخراوەکانەوە با بڵین فەرمانگەکانەوە ئینجایەتە سەر تاک چی بکەین ئەبێ هەمومان با بڵین کۆنسێپتی سستینەبڵتی جێبەجێ بکەین سستینەبڵتی بە کوردی ئەڵێن بەردەوامی هەرچەنە دیسانەوە من لەگەڵ ئەو وشەیە نیم چییە با بڵین تۆ هەچیەک ئەەکەیت هەچی با بڵین تۆ بازرگانێکی بازرگانی خۆتەکەی جوتیارێکی جوتیاریەکەی کەسێکی وەکو ئێمە ژیانی ئاسایی خۆمانەکەین با بڵین مامۆسایەکی لە زانکۆ ژیانی ڕۆژانەی ئێمە چ با بڵین تەسیرێک بەجێ هێڵێ لەسەر ژینگەکە تەسیری خراپ یا باش ئەبێ ئێمە هەموو ئەمانە لەسەر سێ با بڵین ڕوانگەوە زۆر باش ئەوە بکەین دکتۆر باسێکی وە بکەین کەم ساڵ هەموو ساڵێک لەگەڵ ڕۆژەکەیە دروشمێک بڵاوکرێتەوە ئەم ساڵێ تەنها یەک زەویمانێ ئەگەر تۆ لە دوایام دروشمە بڵێ ینی ئیتر ئێمە هەسەکەین زەویەکەمان بەرەو خراپترە ڕاوەکو خۆ دەڵێ دوای گفتوگۆکان ئینزارێکی سوور دراوەکە لەسەر مەترسیداری لەسەر ژینگەکەمان هەیە لەسەر گۆی زەوی هەیە بۆی کە بینیشمانە لە ڕابردووە توانەوەی شاخە بەستەڵەکەکانە دۆخینی بورکانەکانە وەکەمبوونەوەی زیندەوەرە ئاویەکانە بەوەی کە گاز و بڵێ پیساییەکی زۆر لە ناو زەریا و دەریاچەکانە دروست بووە کەواتە لەگەڵ ئەم یادکردنەوەیانەیە چ زەنجەک لێ ئەدرێ بۆ ئەوەی کە وەک بە ڕێزە ئاماژە پێکرد کە ئەمە گشتگیرە کەوێتە سەر هەرچی هەموو لایەک کە خزمەت بە ژینگە بکە چ زەنگە لێک درێ کە شتەکان کەمتر بکرێتەوە یعنی بۆ نمونە بڕی گاز کەمتر بکرێتەوە کە لە ڕێگەی ئۆتۆمبیلەوە هەیە بۆ نمونە بڕی پلاستیک کەمتر بکرێتەوە ئەم شتانە کاری لەسەر کرێ بڵێ ئەبێ تەبەن ئیجراعاتەکان لێرە لەم هینا دوایەوە ئەوەیەکی هەیە با بڵین نابلکەیەک ئەوە کراوە بڵاو کراوەتەوە هەمووی تعریف کراوە ئیشەکان چۆن بکرێت کەمکردنەوەی گازی دۆمۆکسیدی کاربۆن بە دەرەجەی یەکەم ئەمە سەرچاوەکەی چییە زیاتر سووتانی با بڵین فۆسیل فیۆڵ ئەمەی با بڵین بنزین و نەوت و گاز و ئەم هینانە کاتە ئۆتۆمبیلەکانە ئەو مۆریدانەی کە بەڕۆژ هەموو با بڵین مەکینەیەک ئێستا یا بە غاز یا بە گازی شەکا بەڕاستی تر گازەکە بنزین بێ یا گازۆیل بێ ئامە بێ هەمویان دەردراوی CO2یان هەیە دۆمۆکسیدی کاربۆنیان هەیە کاتەمە یەکێک لە پلانەکەی با بڵین نەتەوە یەکگرتوەکان ئەوەیە تا ساڵی 2030 پێویستە دەردرانی گازی CO2 بکرێ بە سفر ئەگەر نەکرێ بە سفر ئێمە ئەچینە ژوور 1.5 پلەی سەدیک کە با بڵین ژینگەی ئەرز گەرم بووە کە چوینە ژوور ئەوەوە هەڵبەتە تەسەوری یا با بڵین چاوەڕێی نهایەتی با بڵین کاردانەوەی خراپترەکەین لە ژینگە و لە ئەو هینانەی کە بە دوای خۆیان ئاهێنێ لەوانەیە کەسی وا بڵێ 1.5 پلە 2 پلە ئەوەی کە گەرما بۆ زەوی زۆر بێت چی لە مۆزوع ئەگۆڕێ ئێمە جاری وا هەیە تا نزیکی 50 تاقی ئەەکەینەوە لەوانەیە کەسی وا ئەم پرسیارە بەلای دروست بێت بڵێ ئەم 1.2 پلەکە ئەگەر کەش و هەوای زەوی پلەکانی گەرمتر بێ بە شێوەیەکی گشتی چ گۆڕانکارێک بەسەر زەویە ئەهێنێ بەڕێزە دووک پسپۆڕێک ئەم گۆڕانکاریانە چییە کە دواتە ڕوئەیە ئەگەر پلەی زەوی بەم ڕادەیە گەرم بێت بڵێ خۆی دیاردەی پێوترێک گرین هاوس با بڵین ئەوە کە چییە وەکو چۆن تۆ خانوویکی شوشە دروستەکەی بۆ چاننی بەرهەمێک لە زستانە تیشتی خۆر یا گەرمی کە ئەچێتە ژوورەوە تووشی شکانەوە ئەبێ ناتوانێ بێتەوە دەرەوە وی ئەمە با بڵین تایبەتمەندێکی زەویە ئەگەر زەوی وانە بووە ژیان تایە زەحمەتە بوو چکە تو ئێستا مقارنەی زەوی بکە بە هەسارەکانی تری کۆمەڵی خۆر
ئەوان ئەو بەرگە هەوایان نییە تەبەن بەرگە هەوایەکە ئەمە گرین هاوس گازیان پێوترێ ئەمانە ژیانمان پێبەخشن بەڵام ئێستا گلانەوەکە زۆرتر بووە یعنی کە ڕێژەی دۆمۆکسید زۆر بوو با بڵین گلانەوەی گەرمی زۆرە بێت کە گلانەوەی گەرمی زۆر و بە هەڵمبوون زۆرە بێت جارێکی تر هەڵمی ئاویش یەکێکە لەوە گازانەی کە هەڵبەرتە ئاو کە بوو بە هەڵم ئەبێ بە گاز توانین بڵین لە دۆخی گازیایە ئەویش گلانەوەیشی ترەکە و بە نەتیجەی ئەم پێشکەوتنی با بڵین پیشەسازیەش گازی NO2 دۆمۆکسیدی نایترۆجین و یا با بڵین ئۆکسیدەکانی تری نایترۆجینیش دیسانەوە دەردراویشی خراپی ئەوەیە و میثانیش گازی میثان کە لە با بڵین مەوادە ئۆرگانیەکانەوە زیاتر بەرهەمیەت ئەوەش کێشەیەکی ترە باشە دکتۆر ئەگەر بینەوە سەر ئەو بارودۆخەی کە لە هەفتەی ڕابردووە یاخودەوەی کە چاوەڕوانەکرێ بەردەوامی بوو هەبێ ئەم خۆڵبارینە پرسیارێک لای خەڵک بەگشتی دروست ببوو کە هەڵێمە لە عێراقا بەپێی هەڵکەوتنی جوگرافی ناوچەی هەرێمی کوردستان بە تایبەتی ناوچەیەکی شاخاوی و ناوچەیەکە ڕێژەی سەوزایی زۆر باشە ئێمە خۆمان کێشەمان نییە بەڵام ئەمە کاریگەری ناوچەکانی خوارووە لەسەر ئێمە کەواتە چ بربەستێکەکرێ ئەگەر ئێمە مادەم لەم ڕۆژین چ بربەستێکەکرێ بۆی کە ئەم ڕێژەی خۆڵبارینە کەم بێتەوە ئێمە خۆمانی لێ بپارێزین ڕاستە ناوچەکانی خوارو بەهۆی ئەو بەنداوانەی وڵاتی دراوسێەوە وشکە ساڵی ڕووی تێکردن و دارخورماکان بەرەو لە ناوچوون و بە بیابان بوون زۆر بووە کەواتە ئێمە چۆن بتوانین لەو بابەتە خۆمان بپارێزین بڵێ خۆی دیار دەکە بەڕاستی نەتیار وەکوتم نەتیجەی گەرمبوونی گۆی زەویە ینی گەرم بوون کە کەش و هەوای زەوی گەرم بوو گۆڕانی ژینگەی ڕوئەیە گۆڕانی کەش و هەوا ڕوئەیە گۆڕانی کەش و هەواکە ینی بە سەراحەت ئەو سەحرایانە هەر بێ ڕوەکو ئەوە بوون بارانیش بوون بەڕاستی چکە ئەم ساڵ بێبارانیەکە ئەلبەتە کەمتر بووە بەڵام ساڵی پێشتریش هەر بێبارانی بۆ نەبووە چییە ئەم حرەکەی هەوای سەرزەوی گۆڕاوە مەسەلەن ئێمە بینیمان لە سعودیە بەفرباری لە سعودیە لافا و ڕوویا کە ئەمانە نەبووە کوتلەیەک هەوایی با بڵین بارستە هەواییکی سارد ئەچێتە سەر سەحراکە کە لەوە پێش نەچووە ئەم کوتلە هەواییە چڕی زۆرە بەگشتی کەشی سەحراکە گەرمە چڕی کەمە ئەم کوتلە هەوایە شتێکی غەریبە ینی شتێکی فیزیاویان قبول نییە لەبەرەوە بە خێرایەکی زۆر دائەبەزێتە خوارەوە کە دابەزیە خوارەوە لەسەر ئەرز پەرشە بێتەوە کە پەرش بۆ چیەکات ئەو خۆڵشتە لەگەڵ خۆی هەڵەگرێت ینی ئەمە با بڵین کاریگەری با بڵین سەبەبی سەرەتایی خۆڵبارینەکەیە سەوزکردنی بیابانەکان بەڕاستی کاتی ئەوێ ینی لەوانەیە لە ئێستا دەست پێ بکەی 10 ساڵی تر نەتیجەی هەبێ دوایەوە ئیشێکی ئاسانیە ئاو لەکوێ هێنیتەوە بووی هەتا بەعزێ با بڵین مقتەرەحی تر هەیە على ئەساس لە کەنداوی عەرەبیەوە ئاوی بەحر بهێنینەوە و چەند با بڵین دەریاچەیەک دروستکەین لە ڕۆژئاوای عێراق لە سەحراکانە ئەوانش بەڕاستی ینی ئەتوانین بڵین فکرەیەکە بەڵام تەطبیقکردنی تۆزەینە ئێمە ئەوەی لە دەستمان بێت ڕاگررتنی گەرمبوونەکەیە بە سەراحەت ئەبێ نەیەڵین چیتر گەرمبوونی با بڵین گۆی زەوی کەشی زەوی زیاب بکات چەند زیاب بکات تەسەوری نەتیجەی خراپترەکەن چکە توانەوەی پۆڵەکانی با بڵین جەمسەرەکانی لەکەوێتەوە بەرزبوونەوەی ئاوی دەریایی لەکەوێتەوە ڕێژەی زۆربوونی بە هەڵم بوونی لەکەوێتەوە بارانی بەقوتی لێ ئەکەوێتەوە بینی بارانەکان زۆرە بێ ئێستا بارانێکە بارێ مانگێکی ترە بارێ بەڵام ئێستا کە ئەبارێ فەیەزانم بۆکە ئیسیفادەی لێ ناکەم بە سەراحەت ئەوەی زەرم لێ ئیسفادەی لێ زۆر باش دکتۆر ئەوەی کە جەنابەت باس کرد بابەتە زۆر سەرەکیەکەیە ئەبێ هەوڵێکی گشتی لەسەر ئاستی وڵاتانە هەبێ بەڵام ئێستا هەر باسی کۆمەڵک بیرۆکەشت کرد هەر بۆ نمونە لە وڵاتی عێراق خەریکە بیری لێکرێتەوە جەنابەت وە کەسێکی پسپۆر لە بوارەکە لا دوایە باشترین هەنگا و باشترین ڕێگەکە چارەکە ئەکرێت بگیرێتە بەر لەنێو ئەم بیرۆکانەیە کە هەیە ئەوەی کە منتەقی بێت و جێبەجێ بکرێ کامەیە بڵێ خۆی ئەڵێ ڕێگەی هەزاران با بڵین کیلۆمەتر بە هەنگاوێک دەست پێکایە با بڵین بە مەترێک دەست پێکا وایە ئێمە ئەبێ دەست پێ بکەین بە سەراحەت ئیتر ئیشەکەش گشتگیرە هەر وەکو وتم سیرەکەی تۆ لێرەیت وەکو ئێوە فەرمووتان ئێمە ئەو کێشەیەمان نییە وەکو با بڵین هەتا دیاردەی باران نەبارین لە وڵاتی لە با بڵین کوردستانە
تا ڕادەیەک خراپ نەبووە ئەم ساڵ ناتوانین بڵین زۆر خراپ بووە بەڵام لەوێ نییە شتەکە هەموو یەک سیستمە ئەرس هەموو یەک سیستمی هەیە یعنی تۆ لێرە پیسبوونێک دروستکەیت لەو سەری دنیا خەڵک پێی متەئەسیرە بێ بۆیە ئێمە بەم با بڵین بەم خێراییە چی بکەین ئەبێت لەسەر چەند تەوەرێک ئیش بکەین بەسەراحەت یەکەم ئەبێ بەسەر مستەوای جیهان خەڵک دەردراوە گازیەکان کەم کاتەوە ینی ئەو ڕێکەوتنانەی کە ئەیگەنێ وڵاتە پێشکەوتەکان بەسەراحەت با بڵین بەکارهێنانی ئۆتۆمبیل کەم کرێتەوە ئیتیجاه بگۆڕێت بۆ سەوزەکان با بڵین گرین ئینەرژی ئەو وزە نیۆبووەکان وەکو باوەک و تشتی خۆر کە ئەمانە هیچ دەردراوێکیان نییە دوای ئەوە سەوزکردنی ئەو منطقانەی کە لە پلانایە سەوابزانم حکوومەتی عێراق دەستی پێی کردووە سەوزکردنی بیابانەکان پشتێنەیەکی سەوزایی دروستەکە گۆڕانی کەش و هەوای منطقەکەی لێ ئەکەوێتەوە تۆ کە دارێکە ڕوێنی دارەکە لە سێ چوار با بڵین لاوە ئیستیفادەت پێگەێنێ یەکەم دۆمۆکسیدت بۆ کەمەکاتەوە چکە ئێمە زانین لە کردداری ڕۆشنە پێکاتن دارەکان بە هەموو دارێک وایە دۆمۆکسید وەرەگرێ ئەسڵەن ئۆکسسیژین تەیاتەوە ینی ئەمە با بڵین باڵانسی ژینگەی ڕائگرێت کەوا بێتۆ ئەبێ بە دەرجە یەکەم عێراق وەزام دەستی پێ کردووە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستانیش هاوکاری بێ ئیتر چ بە پێیانی کادر بێ نەمان بێ با بڵین معلومات بێ دوای ئەوە ئەو پشتێنە سەوزایە کە وتمان دروستەکرێت کەشی منطقەکەش خۆشەکە ئەو گەرمبوونە بە قوتەی لێ ناکەوێتەوە کە کێشەی ئەو با بڵین دابەزینی ئەو بارستە هەوایە ساردە لەسەر بارستە هەوایە گەرمەکە دروستە بێ ینی خۆی کێشەکە لەوێ زۆربەی جارە بینی کە خۆڵبارینەکەشە بێ هەوایەکی ساردیش هەیە وانە چکە ئەو کێشەیە خۆی هەوا ساردەکە دروستیەکات کە چێتە سەر سەحراکە دا ئەبەزێ کە دابەزیەوە بە شێوە ڕەشەبایەک لەسەر ئەرزەکە تەبەن ئەمە چەند ڕۆژێک مستەمڕە بێ ئەبینینجا خۆڵەکە کە چووە ناو هەواوە ئەلبەتە پارتکلی زۆر وردی هەیە ئەوەی کە بە پێی ئێر کوالەتی ئیندێکس تعریف کراوە PM2.5 لەگەڵ PM10 دا با بڵین PM ئەو پارتکلانن کە با بڵین قەبارەکەیان لە 10 مایکرۆمیتر بچووکترە هەتاوەکو دوونی و ئەوە PM دەیە PM2.5 ئەو پارتکلانن کە لە 2.5 بچووکترن بەداخەوە هەندێک کەس نەزانانە ئیت نازانم ئایا مەبەستیان چییە ئەوە بڵاوکرایەوە کە ئەم خۆڵبارینە فایدەی هەیە ینی بە سەراحەت هیچ استیفادەیەکی نییە لە زەرەر زیاتر ئەم خۆڵبارینە زۆر گفتوگۆی بە دوای خۆیان هێنا کەواتە ئێوە لە ناو ناوەندە ئەکاتیمیەکانە بە تایبەتی لە زانکۆکانە لەسەرم بابەتانە کە بە شێوەیەکی زانستی لەگەڵ خوێندکارانە تاوتوی ئەکرێت ئەم جارە باسی وەکرا خۆڵبارین ئەم جارە کۆمەڵی مادەی خراپتری تایە لەوانێت زیانێکی تر بە تەندروستی مان بکەێنێ جگە لەوەی کامە بۆ کۆندامی هەناسە و بەداخشە بۆ کەسانێک کە کێشیان لە کۆندامی هەناسە و ڕەبوویان هەیە کە زۆر خراپە بووان هانومە کۆمەڵی مادەی کیمیایی خراپتری تایە ئێوە هەڵتانەوە لە زانکۆیان لە ناوەندە ئەکاتیمیەکانە ئەمە بەشێکی لێوەربگرن شیکردنەوەی بۆ بکەن ئایا ئەمە ئەم گردانەی کە بەیەکۆ کۆبوونەتەوە زیانی وای هەیە کە کاریگەری لەسەر جەستەیمە بەجێ بەڵێ یاخودنا بڵێ ئێمە پێشەکی با بڵین بزانین ئەو مادانە تەسیریان چییە PM10 ناچێتە ناو خوێنەوە هەڵە مژرێ لەگەڵ هینا لە قورگ و لە ناوسیەکان و لە دەما نیشێت ئەمە هەڵبەتە بۆ ئەو کەسانی کە تووشی با بڵین خورانی قورگ و هەڵامەت و با بڵین جۆرە لە حساسیەتە بن بەڵام PM2.5 ئەچێتە ناو خوێنەوە چونکە لە کونیلەکانی سیەکانەوە ئەڕواتە ناو خوێنەوە ئەمە کێشەکە دروست دەکات چونکە ئەو مادەیە خۆی بە گشتی با بڵین خاکە سۆیڵە ئەمانەش با بڵین هینێکی کارەباییان لەسرە شوحنەیەکی کارەبایە چارجیان لەسرە بارگاوین ئەم بارگاوی بوونا ئەبێتە هۆی ئەوەی مادەی تر لەگەڵ خۆی هەڵگرێ ینی تۆ کە دەنگکۆڵەیەکی با بڵین لەو 2.5 تر ئایا سەرچاوەکەی سروشتی بێ خۆڵ بێ یان لە سووتانی ئەگزۆزی سیارەشتیشەوە ئەو دەردراوە هەر هەیە جارێکی تر بە تایبەت سیارە دیزڵەکان ئەو دووگەڵە ڕەشەی کە ئەیکەن ئەوانە زیاتر با بڵین تەسیریان هەیە
وەکو توێژینەوە بەسەراحەت ئێمە تۆزیە فەقیرین لە با بڵین ئیمکانێت ئەوانە. ساڵی پار من خوێندکارێکی ماستەرم هەبوو لەسەر با بڵین کواڵەتی ئاوی سلێمانی ئیشمان کرد، ساڵێک ئاوی سلێمانیمان فەحس کرد. بەڕاستی چەندێک گەڕین ئامێرەکە دەست نەکەوت. ئامێرەکە خوێندکارەکە خۆی کڕی لە بریتانیاەوە هێنای نزیکی $3000 کەوت. دوایی پەیوەندیمان لەگەڵ زانکۆ کرد کە دوای ئیشەکەی ئێمە بە پارەیەکی کەمتری ژوەریگرنەوە داخۆ ئۆژ نەکرا. ینی ئیشەکان ئەکەوێتە سەر ئێمەش ئیمکانێتمان با بڕین دیاری کراوە. ئێمە ئەوەمان لەسەرە کە جوودە ئەکادیمیەکە بەخۆ بەخشانە بکەین. ئیتر چێ ئامێر و هینەکانمان بۆ دابینەکە ئەتوانین ئەوە بکەین بەسەراحەت دەتوانی ئەو سامپڵە کۆکەیتەوە بزانی چ مادەیەکی لەسرە حتا با بڵین دیستریبیوشنەکەی چۆنە چەند پێرسەنتی 2.5 چەندێکی لە 2.5 کەمترە چەندێکی دەیە چەندێک لە دە زیاترە چکە ئەوانە بەهۆی هەواوە ئەگوازرێن و سیرەکەی سەدان هەزارەها کیلۆمەتر ئەگوازرێت و ئەچێتە تورکیا ینی لە سەحرا و وینەکانی با بڵین ڕۆژاوی عێراق و ئەگاتە تورکیا و ئێران و ئەو سەری ئێرانی ژەڕات ینی سیستمەکە هەمووی یەک سیستمە. دکتۆر ژمارە ئەو نامەی دەرچوونانە کە لەسەر بابەتی وکرێت زۆر بە چونکە ئەوە نەی میوانەکانی ئێمە باسییان کردو ئەڵەن هەوڵەکان لەلایەن خوێندکارانی ئاستی ماستەر و خوێندکارانی دکتوراوە هەیە بۆی کە لەسەر ئەم بابەتانە توێژینەوەکەن بەداخۆ ئەبینین هیچ هەوڵێکی بە ژمارەی زۆر نییە بۆی کە حکوومەت ئەم ئەرکە بگرێتە ئاستا. جاستا بە ئەم پرسیارە وەک دوا پرسیار لە بەڕێزت بکەم ئەگەر سەرکۆ لەم بارەیەوە پرسیاری نەبێ تاکی ڕۆڵی هەیە ئاستی بێگومان دەسەڵات ئەوە بابەتێکە کە نابێت ئەسڵەن پشتگوێ بخرێ بەڵام تاکیش لەم بینەیە ڕۆڵی هەیە تاک ئێمە هەریەکەمان چ کارێک دەتوانین بکەین ئەوەنی خۆ تێبینیت کردووە لە کوردستان کە هەڵەیە و ئێمەیکەین ئیشەکان لە زۆر با بڵین بوارە خۆیە بینێتەوە بە دەرەجەی یەکەم سەرفکردنی ئاو بە شێوەیەکی با بڵین بەرپرسانە چکە ئاویش کەکەم بۆ دیسانەوە کێشەی ژینگەیمان بۆ دروستەکە بەردرگای پێمە شۆڕنەوە هەروە ئۆتۆمبیلی پێمەشوانین پێی بشوین بەڵام بە دکتۆر بڵین بەوە نییە بزەبەت وە تۆ کە خۆڵباری نەگە بێ بە سەراحەت چی ئەەکەیت چۆن ماڵەکەت پاکەکەیتەوە ئینی تری نییە ئینسان با تۆزێک با بڵین واقعیانش قسە بکە بەڵام تۆ وەک جەنابتەڵی سەعاتێک نا بە 5 دقە ئەوە یەکەم توانم کۆی بکەمەوە پیسی شتەکان دوای ئەوە ئەوسا فرێنەیانی پاشماوەی خراپ بە تایبەت لەسەر خاکی ڕوت ینی با بڵین لەسەر خۆڵ چکەوە دا ئەبەزێتە خوارەوە ئەوە هینەکات تۆ ئەبێ ڕۆنێکی سیارەکە تەگۆڕی من خەڵکم بینی و ڕۆنی سیارەکەی دا کردوێتێ ناو زێرابەکانەوە یان لە ماڵەوە تۆ بەعزێشت هەیە حەق نییە فڕی بیتە ناو با بڵین زێرابەکەەوە نەوتی زۆپاکەی کۆن بووە ئەچێ یەنێتێ کاتەنەوە کۆمەڵە بابەتی کە هەیە کە ڕۆنی زیایە ئەمانە هەمووی دوجار نازانێت ڕاستە لە ماڵەکەی تۆ ڕۆ بەڵام کاریگەری چەند خراپتر بەجێ بۆ دیێتەوە ئێمە پلاستیک عمری هەیە هەموو پلاستیکێک بەڕاستی خراپترین دوژمەی ژینگە پلاستیکە چکە پلاستیک لە مایکرۆپلاستیک پێکاتەوە ئێستا کێشەی مایکرۆپلاستیکمان هەیە لە وڵاتی ئەوروپا پێم وابێ لە هۆڵندا بوو یان لە وڵاتیشی تر بوو سامپڵی خوێنی خەڵکیان فەحس کردو کە ئەوان چەندێک بە تەنگ ژینگەکانیانەوە لە چاو ئێمە بەڕاستی ئیجرعات هەیە لەوێ مایکرۆپلاستیکی تیابوو ئاخۆ خوێنی ئێمە چەندی تیابێ یعنی ئەمە زۆر نابەرپرسانە ئەچین بۆ سەیران ئەم هەموو سفرە سەفەری و بوتڵی پلاستیک و هینە هەروە فڕێین چەند مدەیەک کە بەعزییان لەبەر هەتاوە بێ بە تایبەت هەتاو شیەکاتەوە هەڵەوە شێ بۆ ئەو مایکرۆپلاستیکانە ئەو مایکرۆپلاستیکە زۆر بە ئاسانی ئەچێتە خوێنەوە کە چووە خوێنەوە ئەوسا ئەم هەموو نەخۆشی کە تۆ ئەبینیت وەکو سەرەتان وەکو نەخۆشیەکانی تر وەکو با بڵین زۆر لەو نەخۆشیانە هەموومان لێ ئەترسێ مناڵ و ئەوانە کە ڕوئەیە هەمووی لە ئەو با بڵین پیسی و بینانەیە کە ئەچێتە ناو جسمی ئینسانەوە دەی بە هیوای نەما کە ببێتە هۆشیاریە بۆ تاک کە بتوانین هەمومان بە شێوەیەکی باش مامەڵەیەکی دروست لەگەڵ ژینگەکەمانە بکەین دووبارە سپاس بۆ بەخێر بێت سپاس بۆ زانیاریەکان